بسم الله الرحمن الرحیم. جەڵتەی دەماغی چییە؟ واتە چ کاتێک چارەسەری سروشتی بۆ دەکرێت. جەڵتەی دەماغی بەهۆی کمبوونی خوێن لە دەماغ دروست دەبیتن. لەو کاتەدا نەخۆش تووشی لە کارکەوتنی لایەکی جستەی دەبیتن. ئەو نەخۆشە بەڵام خۆ ناگەدەڵەوە لە سەرەتا شلبوونی تەواوی دەست قولاقەکە دەبیتن، هیچ جولیان نامێتن، بەڵام زۆر شل دەبن. لەو کاتەدا چارەسەری سروشتی بەهۆی وەرزش دەبیتن بە دەرەجەیەک، پاشان هاندانی کارەبایی. ئەو قۆناغی یەکەمە. پاشان نەخۆش هێواش گرژبوون یادەبی لە ماسوولکەکانی. ئەو گرژبوونە لە سەرەتا کمە هێواش زیاد دەکات. لە سەرەتایەکەی دەتوانین هەم بە وەرزش هەم بە کمکردنەوەی هاندانی کارەبایی چارەسەر بکرێتن. هەتا گرژبوونەکە دەکات ڕەدەشی زۆر، کە گرژبوونش زۆر بوو دەبی هاندانی کارەبایی ڕابگیرێتن. تەنها وەرزش بۆ ئەوەی ئەو ماسوولکانە خاو بکاتەوە، نەهێشتنی ڕەغبوونی جومبەکان و کمکردنەوەی ئاوساندن وارەوە هاندانی دەمارەکانی عەسەب. ئەو قۆناغە ماوەک دەخایەنی پاشان دەست پێ دەکاتن ئەو ماسوولکانە هێواش گرژبوونیان کەم دەبتەوە. لەو کاتەدا وەرزشکردن ئاسانتر دەبیتن بۆ نەخۆشەکە و نەخۆش دەست پێ دەکاتن بە خێراییشی زیاتر جوولەی بەدەست بینتەوە. ئەو قۆناغەش بەردەوام دەبی تاکو و تۆنی ماسوولکان دەگەڕێتەوە تۆنی تەبیعی خۆی، تۆنی نۆرمالی خۆی، ئاسایی خۆی. ئەو مەودایە لە نێوان توشبوون بە جەڵتە و خاوبوونەوەی جەستە هەتا گرژبوونەوەکەی و کمبوونەوەی گرژبوونەوەی لۆ ماوەی ئاساییەکەی خۆی. ئەو ماوەیە زۆر گرینگە لە بۆی نەخۆش ئەو کاتە زیاتری ئیستیفادە لە وەرزش و چارەسەری سروشتی دەکاتن. پاش ئەو مەودایە چارەسەری سروشتی ئیستیفادە دەبی، بەڵام زۆر بە تەئسیرێکی کەمتر، بە هیوای سەلامەتی لە هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.